کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورەدایە. مەترسیە کە هەمووان لێی بێدەنگن و کەس نییە لەسەری بەدەنگ بێت. جیاواز لە هەموو جارەکانی تر کوردستان لە بەردەم مەترسی گەورەدایە و هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا کاتژمێری سفریان دیاری کردووە بۆ هێرشی زەمینی بۆ سەرخاکی کوردستان لە ڕۆژئاوا و باشوور و وڵاتانی نێودەوڵەتیش خۆیان لێ کردووە بە کەڕەی شەربەت. لە دوو ڕۆژی ڕابردوودا و جیاواز لە جاران تورکیا و ئێران لە ماوەی 24 کاتژمێری تەواودا هێرشی توند و چڕیان کردە سەر کوردستان بە جۆرێک. تورکیا ئۆپەراسیۆنێکی نوێی بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستان دەست پێ کردووە و ئێرانیش موشکبارانی چڕی چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانی کرد. تورکیا جەخت لەوە دەکاتەوە کە ئۆپەراسیۆنەکەیان بەردەوام دەبێت و هیچ هێزێک ناتوانێت ڕایان بگرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان لە دوای گەڕانەوەی لە قەتەر ڕاستەوخۆ لەبارەی هێرش و ئۆپەراسیۆنەکانەوە ڕایگەیان هێرشەکانمان بۆ سەر هەرێم و ڕۆژاوای کوردستان بە شێوەیەکی هەڕەمەکی ئەنجام نەدراوە. کاتێک دەڵێین شەوێک لە پڕدا دێین لە خۆڕاوا ناڵێن، هەرکە کاتی هات ئەو هەنگاوانە دەگیرێنە بەر. ئەردۆغان لە قسەکانیدا شتێکی نوێی دەرکەند کە نیازی خۆی بۆ لەشکرکێشی زەمینی بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان نیشان داوتی هێرشەکانی تورکیا تەنها ئاسمانی نابێت. دامەزراوەکانی ئەمنی تورکیا بە مۆڵەت کار ناکەن، ئەوان بڕیار دەدەن و هەنگاو دەنێن و بۆ کوێ بیانەوێت ڕێگا دەگرنە بەر. ئەم قسانەی سەرۆکی تورکیا ئاماژەی ڕوونن بۆ بوونی نیازێکی جددی لای دەوڵەتی تورکیا بۆ هاتنە نێوخاکی هەرێم و ڕۆژاوای کوردستانەوە و داگیرکردنی بەشێک لە خاکەکەی بە بیانووی بوونی هەڕەشە بۆ سەر بەرژەوەندیەکانی وڵاتەکەی لە ناوچەکەدا. لەلایەکی ترەوە کۆماری ئیسلامی ئێران وێڕای ئاڵۆزی و خۆپیشاندانەکانی ناوخۆی بەردەوامە لە هێرشکردنە سەر هەرێمی کوردستان بە بیانووی بوونی بنکە و بارەگاکانی هێزەکانی ڕۆژهەڵات لە نێو خاکی هەرێمدا. هەرستا لە جژنەکان بۆردمانی وڵاتی ئێران لە دوو ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران بە چڕی ژمارەیەکی زۆر ناوچەی هەرێمی کوردستانی لە سنووری سلێمانی و هەولێر بۆردومان و موشکباران کرد و هەڕەشەی هاتنە نێو خاکی هەرێمیش دەکات. ڕاستەوخۆ و لە دوای هێرشەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان فەرماندەی گشتی هێزی وشکانی ئێران پەیامێکی هەڕەشە ئامێزی ئاڕاستەی حیزبەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان کرد و ڕایگەیان یان کۆی بکەنەوە یان دەرچن، ئەگەر نا چاوەڕوانی هێرشی دیکەمان بن و ئەم جارە لە زەویەوە دێینە بەردەم بارەگاکانتان. ئەم پەیامەی پاکپور لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوودا سوپای پاسداران پەیامێکی هۆشداری بڵاو کردەوە و ئاشکرای کرد کە سوپای وڵاتەکەی هیچ بربەستێک لە بەردەمیدا نییە بۆ هێرشکردنە سەرخاکی هەرێمی کوردستان لە زەمینەوە جگەلەوەی کە ئەمەرجەکانیان جێبەجێ بکرێن و هێزەکانی ڕۆژهەڵات لە چەکدا ماڵڕێن و ببرێنە کەمپی مەدەنیەوە و سوپای عێراقیش ئەرکی پاراستنی سنوورەکان بگرێتە ئەستۆ. حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە لێدوانێکی تایبەتدا بە شارپرێسی ڕاگەیان بەپێی ئەو زانیاریە هەواڵگریانەی دەست حیزبەکەی کەوتووە. سوپای پاسدارانی ئێران هێزێکی بێشماری بە تەواوی کەرەستە و چەک و زرێپۆش و تانکەوە لە سنووری شارەکانی بۆکان و مەهاباد مەریوان و بانە کۆ کردوتەوە و نیازی ئەوەی هەیە لەشکرکێشی و هێرشی زەمینی بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام بدات و سەکۆی موشکی زەبەلاحیش لە پارێزگای کرماشان جێگیر کراوە. ئەم هەڕەشانەی ئێران هاوشانی تورکیا دەبنە ئاماژەی مەترسیدار بۆ سەر ئایندەی کوردستان و ئەگەری داگیرکاریەکی نوێ بەهێزتر دەکات لە هەر چوار بەشەکەی کوردستاندا. لەم نێوەندەدا و لە پاڵ هێرشە ڕاستەوخۆکانی ئێران و تورکیا و هەڕەشە بەردەوامەکانیاندا حکوومەتی عێراق و ئەمریکا و هاوپەیمانان خۆیان لێ بێدەنگ کردووە و هیچ هەڵوێستێکی جددیان لێ نابیندرێت. چاودێران ئاماژە بەوە دەکەن ئەو بێدەنگیەی عێراق و ئەمریکا و داواکاریەکانی ئێران بۆ ئەوەی سوپای عێراق پاراستنی سنوورەکان بگرێتە ئەستۆ جۆرێک لە ڕێکەوتنی پێشوەختەی هەرسێ دەوڵەتەکەی لەسەرە و ئەم ئەمریکا لە پێناو پاراستنی بەرژەوەندیە ئابوووریەکانی خۆیدا بە تایبەت بواری وزە بێدەنگ دەبێت و گڵۆپی سەوزی بۆ هێرشەکان هەڵکردووە و هەمی عێراقیش لە پێناو گەڕانەوەی دەسەڵاتیدا بۆ ناوچە سنووریەکانی هەرێم لەگەڵ ئێران بێدەنگ دەبێت. لەلایەکی ترەوە باز دەبوونی ڕێکەوتنێکی چوارقۆڵی
نێوان ئەمریکا و ئێران و تورکیا و عێراق دەکرێت و بەرپرسانی ئێرانیش ئاماژە بە ئاگاداری هەرێمی کوردستان دەکەن بۆ ڕێگەدان بە هێرشی زەمینی هەردوو وڵات بۆ سەرخاکی هەرێم و بچووکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان. سەردار عەلی فەدەوی جێگری فەرماندەی گشتی سوپای پاسداران ئاشکرای کرد هێرشەکانی ڕابردوو بە ئامانگی و هەواڵگری لەگەڵ عێراق و هەرێم ئەنجام دراون و هەرگیز بەبێ ئاگاداری دەسەڵاتدارانی هەرێم هێرشیان ئەنجام نەداوە و بۆ هێرشەکانی داهاتووش هەرێم و عێراق ئاگادارەکەن. ئەمە ئەو بۆچوونە دەسەلمێنێت کە ڕێکەوتنێکی قوڵ لە نێوان لایەنە جیاوازەکانی هاوکێشەکانی ناوچەکەدا کراوە بۆ لەشکرکێشی و گڵۆپی سەوز بۆ ئێران و تورکیا هەڵکراوە لەسەر ئاستی باڵا. چاودێران و شارەزایانی سەربازی باز لەوە دەکەن بەردەوامی هێرش و لەشکرکێشیەکانی ئێران و تورکیا و بێدەسەڵاتی حکوومەتی هەرێم و بێدەنگی عێراق و ئەمریکا بوونەتە مەترسیەکی نوێ لەسەر ئاسایشی باشوور و ڕۆژاوای کوردستان و هەموو ئەگەرەکان بەو ئاراستەیەن کە ڕۆژاوای کوردستان ڕوبەڕووی داگیرکاری و جینۆسایدێکی نوێ دەبێتەوە و هەرێمی کوردستانیش دووچاری داگیرکاری و بەرتەسەکردنەوەی قەوارەکەی ببێتەوە. کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورەدایە، مەترسیە کە هەمووان لێی بێدەنگن و کەس نییە لەسەری بەدەنگ بێت جیاواز لە هەموو جارەکانی تر. کوردستان لە بەردەم مەترسی گەورەدایە و هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا کاتژمێری سفریان دیاری کردووە بۆ هێرشی زەمینی بۆ سەرخاکی کوردستان لە ڕۆژئاوا و باشوور و وڵاتانی نێودەوڵەتیش خۆیان لێ کردووە بە کەڕەی شەربەت. لە دوو ڕۆژی ڕابردوودا و جیاواز لە جاران تورکیا و ئێران لە ماوەی 24 کاتژمێری تەواودا هێرشی توند و چڕیان کردە سەر کوردستان بە جۆرێک. تورکیا ئۆپەراسیۆنێکی نوێی بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستان دەست پێ کردووە و ئێرانیش موشکبارانی چڕی چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانی کرد. تورکیا جەخت لەوە دەکاتەوە کە ئۆپەراسیۆنەکەیان بەردەوام دەبێت و هیچ هێزێک ناتوانێت ڕایان بگرێت. ڕەجەب تەیب ئەردۆغان لە دوای گەڕانەوەی لە قەتەر ڕاستەوخۆ لەبارەی هێرش و ئۆپەراسیۆنەکانەوە ڕایگەیان هێرشەکانمان بۆ سەر هەرێم و ڕۆژاوای کوردستان بە شێوەیەکی هەڕەمەکی ئەنجام نەدراوە. کاتێک دەڵێین شەوێک لە پڕدا دێین لە خۆڕاوا ناڵێن، هەرکە کاتی هات ئەو هەنگاوانە دەگیرێنە بەر. ئەردۆغان لە قسەکانیدا شتێکی نوێی دەرکەند کە نیازی خۆی بۆ لەشکرکێشی زەمینی بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان نیشان داوتی هێرشەکانی تورکیا تەنها ئاسمانی نابێت، دامەزراوەکانی ئەمنی تورکیا بە مۆڵەت کار ناکەن، ئەوان بڕیار دەدەن و هەنگاو دەنێن و بۆ کوێ بیانەوێت ڕێگا دەگرنە بەر. ئەم قسانەی سەرۆکی تورکیا ئاماژەی ڕوونن بۆ بوونی نیازێکی جددی لای دەوڵەتی تورکیا بۆ هاتنە نێوخاکی هەرێم و ڕۆژاوای کوردستانەوە و داگیرکردنی بەشێک لە خاکەکەی بە بیانووی بوونی هەڕەشە بۆ سەر بەرژەوەندیەکانی وڵاتەکەی لە ناوچەکەدا. لەلایەکی ترەوە کۆماری ئیسلامی ئێران وێڕای ئاڵۆزی و خۆپشاندانەکانی ناوخۆی بەردەوامە لە هێرشکردنە سەر هەرێمی کوردستان بە بیانووی بوونی بنکە و بارەگاکانی هێزەکانی ڕۆژهەڵات لە نێو خاکی هەرێمدا. هەرستا لە جژنەکان بۆردمانی وڵاتی ئێران لە دوو ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران بە چڕی ژمارەیەکی زۆر ناوچەی هەرێمی کوردستانی لە سنووری سلێمانی و هەولێر بۆردومان و موشکباران کرد و هەڕەشەی هاتنە نێو خاکی هەرێمیش دەکات. ڕاستەوخۆ و لە دوای هێرشەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان فەرماندەی گشتی هێزی وشکانی ئێران پەیامێکی هەڕەشە ئامێزی ئاڕاستەی حیزبەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان کرد و ڕایگەیان یان کۆی بکەنەوە یان دەرچن، ئەگەر نا چاوەڕوانی هێرشی دیکەمان بن و ئەم جارە لە زەویەوە دێینە بەردەم بارەگاکانتان.
ئەم پەیامەی پاکپور لە کاتێکدایە لە چەند ڕۆژی ڕابردوودا سوپای پاسداران پەیامێکی هۆشداری بڵاو کردەوە و ئاشکرای کرد کە سوپای وڵاتەکەی هیچ بربەستێک لە بەردەمیدا نییە بۆ هێرشکردنە سەرخاکی هەرێمی کوردستان لە زەمینەوە جگەلەوەی کە ئەمەرجەکانیان جێبەجێ بکرێن و هێزەکانی ڕۆژهەڵات لە چەکدا ماڵڕێن و ببرێنە کەمپی مەدەنیەوە و سوپای عێراقیش ئەرکی پاراستنی سنوورەکان بگرێتە ئەستۆ. حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە لێدوانێکی تایبەتدا بە شارپرێسی ڕاگەیان بەپێی ئەو زانیاریە هەواڵگریانەی دەست حیزبەکەی کەوتووە سوپای پاسدارانی ئێران هێزێکی بێشماری بە تەواوی کەرەستە و چەک و زرێپۆش و تانکەوە لە سنووری شارەکانی بۆکان و مەهاباد مەریوان و بانە کۆ کردوتەوە و نیازی ئەوەی هەیە لەشکرکێشی و هێرشی زەمینی بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام بدات و سەکۆی موشەکی زەبەلاحیش لە پارێزگای کرماشان جێگیر کراوە. ئەم هەڕەشانەی ئێران هاوشانی تورکیا دەبنە ئاماژەی مەترسیدار بۆ سەر ئایندەی کوردستان و ئەگەری داگیرکاریەکی نوێ بەهێزتر دەکات لە هەر چوار بەشەکەی کوردستاندا لەم نێوەندەدا و لە پاڵ هێرشە ڕاستەوخۆکانی ئێران و تورکیا و هەڕەشە بەردەوامەکانیاندا حکوومەتی عێراق و ئەمریکا و هاوپەیمانان خۆیان لێ بێدەنگ کردووە و هیچ هەڵوێستێکی جددیان لێ نابیندرێت چاودێران ئاماژە بەوە دەکەن ئەو بێدەنگیەی عێراق و ئەمریکا و داواکاریەکانی ئێران بۆ ئەوەی سوپای عێراق پاراستنی سنوورەکان بگرێتە ئەستۆ جۆرێک لە ڕێکەوتنی پێشوەختەی هەرسێ دەوڵەتەکەی لەسەرە و ئەم ئەمریکا لە پێناو پاراستنی بەرژەوەندیە ئابوووریەکانی خۆیدا بەتایبەت بواری وزە بێدەنگ دەبێت و گڵۆپی سەوزی بۆ هێرشەکان هەڵکردووە و هەمی عێراقیش لە پێناو گەڕانەوەی دەسەڵاتیدا بۆ ناوچە سنووریەکانی هەرێم لەگەڵ ئێران بێدەنگ دەبێت. لەلایەکی ترەوە باز دەبوونی ڕێکەوتنێکی چوارقۆڵی نێوان ئەمریکا و ئێران و تورکیا و عێراق دەکرێت و بەرپرسانی ئێرانیش ئاماژە بە ئاگاداری هەرێمی کوردستان دەکەن بۆ ڕێگەدان بە هێرشی زەمینی هەردوو وڵات بۆ سەرخاکی هەرێم و بچووکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان. سەردار عەلی فەدەوی جێگری فەرماندەی گشتی سوپای پاسداران ئاشکرای کرد هێرشەکانی ڕابردوو بە ئامانگی و هەواڵگری لەگەڵ عێراق و هەرێم ئەنجام دراون و هەرگیز بەبێ ئاگاداری دەسەڵاتدارانی هەرێم هێرشیان ئەنجام نەداوە و بۆ هێرشەکانی داهاتوش هەرێم و عێراق ئاگادارەکەن ئەمە ئەو بۆچوونە دەسەلمێنێت کە ڕێکەوتنێکی قوڵ لە نێوان لایەنە جیاوازەکانی هاوکێشەکانی ناوچەکەدا کراوە بۆ لەشکرکێشی و گڵۆپی سەوز بۆ ئێران و تورکیا هەڵکراوە لەسەر ئاستی باڵا. چاودێران و شارەزایانی سەربازی بازدەوە دەکەن بەردەوامی هێرش و لەشکرکێشیەکانی ئێران و تورکیا و بێدەسەڵاتی حکوومەتی هەرێم و بێدەنگی عێراق و ئەمریکا بوونەتە مەترسیەکی نوێ لەسەر ئاسایشی باشوور و ڕۆژاوای کوردستان و هەموو ئەگەرەکان بەو ئاراستەیان کە ڕۆژاوای کوردستان ڕوبەڕووی داگیرکاری و جینۆسایدێکی نوێ دەبێتەوە و هەرێمی کوردستانیش دووچاری داگیرکاری و بەرتەسەکردنەوەی قەوارەکەی ببێتەوە.